بەناوی خوای گەورە سڵاتان لەبێ بینەران و بیسەرانی هێژا. ڕۆژووی عەرەفە یەکێکە لە گەورەترین ڕۆژەکانی ساڵ. خێر و چاکەکردن لەم ڕۆژەدا پاداشتی گەورەی هەیە لای خوای پەروەردگار. ڕۆژێک کە ساڵێ تەنها یەک جار دووبارە ئەبێتەوە، بۆیە پێویستە مرۆڤی موسڵمان خۆی لەم خێر و چاکە و پاداشتە گەورەیە بێبەش نەکاتن. چێ ئەڵێ ساڵێکتر تەمەەن ڕێگە دەدات کەوا بەم ڕۆژە بگەینەوە و ئەم خێر و چاکە گەورەیەمان دەست بکەوێتن. خۆشەویستانم، و هەر بۆ بیرهێنانەوە شەوی قەدر ئێمە دەبینن دیاریکراو نییە، بەڵام ڕۆژووی عەرەفە دیاریکراوە. شەوی قەدر مەلائیکەکاندا دەبزنە ئاسمانی دنیا، بەڵام لە ڕۆژووی عەرەفەدا خوای پەروەردگار خۆی دادەبەزێتە ئاسمانی دنیا. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەربارەی بە ڕۆژووبوون لە ڕۆژی عەرەفەدا دەفەرموێتن: ڕۆژووی عەرەفە چاوەڕوانم خوای پەروەردگار بیکاتە مای سڕینەوەی کەفارەتی تاوانی ساڵێک لە پێش و ساڵێک لە دواوە. هەروەها هەر دەربارەی گەورەی ڕۆژی عەرەفە و پاداشتی ڕۆژوی عەرەفە عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێتن دەفەرموێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی: هیچ ڕۆژێک نییە ئەوەندەی ڕۆژوی عەرەفە خوای گەورە بەندەکانی تیادا ئازاد بکا لە ئاگری دۆزەخ. لەو ڕۆژەدا خوای گەورە نزیک دەبێتەوە و شانازی دەکات بەوانەوە لای فریشتەکان و دەفەرموێ ئەوانە چیان دەوێ بێجگە لە ڕەزامەندی من. سبحان الله. خوایە گیان، لەو بەندانەمان بژمێرە کە لە ڕۆژی عەرەفەدا ئازادیان دەکەیت لە ئاگری دۆزەخ. ئومێدەوارم هەمومان لەم ڕۆژەدا خێر و چاکە بکەین و لەم ڕۆژەدا بە ڕۆژوو بین بۆ ئەوەی لە پاداشتی ڕۆژی عەرەفە بێبەش نەبین.